دیارم ڕاپرسەی کە ماوەی هەفتەیەکە لە سنووری پارێزگای هەڵەبجە ئەنجاممانداوە ڕێکخراوی نوێ کە وەک بەشێک لە ڕێکخراوی نوێ بۆ پاراستنی ژینگە و مافەکانی ژنان لە دوو بەش پێکاتوە بەشی یەکەمی تایبەتە بە دەستگای میدیایەکان و حەوت دەستگای میدیایی ڕادیۆ تەلەڤیزیۆن و وەک تیڤی بەشداریان تیا کردووە ئەوەی کە بۆی لە ساڵی 1996 تاوەکو ئێستا جیاوازێکی زۆر هەیە لە شێوازی بەشداریکردنی ژنان و کچان و بەرەو پێشچوونی باشێ بەڵام لە شێوازی ئەو بەرنامانەی کە پێشکەشەکەن زۆرینەی بەرنامەکان بابەتە کۆمەڵایەتیەکانن و دوای ئەوە بەرنامەی سیاسی و جا بەرنامە تەرفیهیەکان هاتووە بەڵام ئەوەی کە مای سەرنجە ئەوەیە کە لە نێو دەستگا میدیایەکانە ئێستا ینی حاڵی حازر لە نێو سنتەرەکانیانە بەشێکی زۆری ژنان بە فریلانس و بە بەرنامەی تایبەت لەگەڵیانە بەشدارن بەڵام بە شێوەیەکی گشتی کەمترین ژن لە ناو ئۆفیسەکانە کارەکەن. بەشی دووەمی تایبەتە بە خانمان و ژنانی ڕۆژنامەوان ئایا ئەو ژنانەی کە تونوتی ژیان بەرامبەر کراوە بەشێکیان پێیان وایە کە تونوتی ژیان بەرامبەر کراوە چ تونوتیژی زارەکی بە یاخود تونوتیژی دەرونی و تونوتیژی جەستەیی بە ڕێژەیەکی کەمە و سەبارەت بەو کاری کە هەڵیان بژاردووە ئایا ژنانی ڕۆژنامەوان و کارێکی کەن بە ئارەزوی خۆیان بووە بەشێکیان پێیان وایە کە کارەکانیان بۆ دیاری ئەکرێ نەک ئەوەی کە بە ئارەزوی خۆیان بوو بێ و جیاوازی موچەش یەکێک بۆ لە پرسیارەکان پێیان وایە جیاوازیی موچەیی هەیە چونکم پێیان وایە خانمان کەمتر کارەکەن کارەکانیانەکەن و ئەگەڕێنەوە ماڵەوە یاخود موبەڕیرێکی زەعیفەیە بۆ ئەوەی اونجا یەکێکیش لەو شتانێکە مای سەرنجە کەمترین عقد هەیە بۆ ئەوەی لەگەڵ خانمانی کە ئەمەش لە زیانیان پێگەێنێ ئەمە سەرجەم ئەو ڕاپرسەیە کە ئێمە ئەنجاممانداوە ئومێ دەکەم کا لە ساڵی ئایندە کەمترین تونوتیژی بەرامبەر بە خانمانی ڕۆژنامە نووس بکرێت.